ئێرە شاری سلێمانیە. لەم شارە سەنتەری فێرکاری و ڕاهێنانی منداڵانی خاوەن پێداویستی تایبەت وە بە شوێنی ئەو منداڵانەی کە خراپی ڕەوشی تەندروستیان بووە بەهۆی پەککەوتنی بەشێکی مێشک و جەستەیان. سەربازی وەنەم جارە چیرۆکی چەند کەسێکی شارەزا و پسپۆر لە بواری چارەسەری سروشتی و جەستەی منداڵانی خاوەن پێداویستی تایبەت دەگەڕێتەوە. بەشەکەمان بەشی ئۆرتۆتیکە سەر بە سنتەری ڕاهێنانی مناڵان لە ساڵی 1970 لەسەر دەستی گەنجێکی سویسریا 2-2 من لێرە بووم 2-2 تاوامان کردو وەشەکە دەستمان پێ کردووە ستافمان هێنا ستافەکان وردەوردە دەورەیان بۆ کرا و شارەزا بوون لە مەجای دروستکردنی مەسانەدا. من بۆ خۆم دیبلۆم هێناوە 2 ساڵ و نیو دەورەکەم لەسەر دەستی ئەوە دیوە بە پشتیوانی یونیسێف. لەو کاتەوە لەم وەرشەیە کاری دروستکردنی مەسنەدی پلاستیکیەکەین. وەرشەکەمان لە چەند بەشێ پێک دێ. بەشی سەرەکیەکەی ئۆرتۆتیک وەرکشۆپ یعنی دیپارتمنت، بەشی دروستکردنی مەسانیدی پلاستیکی کەمە بەشە طبیەکەیەتی بە داواکاری لە سەردەستی فیزیۆ دکتۆرا دروست دەکرێت. بەشی پێڵاوی تایبەتمان هەیە شوز دیپارتمنت وای پێڵێن. بەشی DDHمان هەیە ئەمە بۆ ئەو مناڵانە ئیشەکە کە کڵۆتیان لە کاتی لەدایکبوونە دەرەچێ یا پێناگا بە تەواوی 3 جۆر مەسنە دروستەکرێت لە چرم. بەشی ئاسنگەریمان هەیە ئەو نەخۆشانی کە هەن ئەنواعی تەشخیصمان هەیە. زۆر جۆرمان هەیە نەخۆش بەپێی جۆری نەخۆشیەکانیان شتیان بۆ دروست دەکرێت. ئاسنگەرخانەکە فرێمیان بۆ دروستەکە پێداویستیان بۆ دروستەکە. بەشی دارتاشیمان هەیە بەشی دارتاشیەکەش بە هەماهەنگی یعنی بە یەکسانی بە هاوکاریکردن لەگەڵ بەشی ئاسنگەرخانەکە ئەوەی کە پێویست بێ بەهۆی داواکاریەوە ریکوێست فیزیۆکان داوایەکەن ڕسممان هەیە فۆرممان هەیە پڕ ئەکرێتەوە داواکرێ بۆ نەخۆشەکان ئامادەکرێت لە نمونەیان بۆ نمونە WC چێر دروستەکرێت یعنی کورسی دروستەکە لە هەمان کاتیشە تەوالێتە. ئەمە نەخۆش ئیسفادەی لێەکە. ئەو منداڵانەی کە ئازار جوڵە و هێزی لێبڕیون ئەم کەسانە بوونە تا پشت و پەنایان ڕۆح بەبەر ئەو منداڵاندا دەکەنەوە کە جەستە و مێشک و لاشەیان تووشی نەخۆشی بووە و بێبەشبوون لە چێژی ژیان و کۆمەڵگە و یاری و خۆشیەکانی منداڵیان. ئەو مناڵەی کە گەچ لە قاچایەتی هەڵبەتە لە دوای عملیات گەچی بۆ کراوە ئللا نادرن هەندێک حاڵەت هەیە کە عملیاتی پێویست نیە و گەچی بۆ ئەکرێ کە عملیات ئەکرێ دکتۆر عملیاتێکە لای خۆی گەچی بۆکە دوایی کەیێتەوە ئێرە ئەبێ فۆڵۆپی پێڵەن بێنزیە بێت دوا بە دوایە بچی متابعە بکرێ لە دوای ڕازبوونەوەکەی تر پێویستی بە گەج نامێنێ ئەینێرن بۆ لایمە بە پلاستیک مەسنەدی بۆ. ئەم منداڵانە ژیانێکی سەخت بەڕێدەکەن بەردەوام پێویستیان بە چارەسەر و چاودێری و وردی پزیشکیە. ئەمانە هیچ درێغی ناکەن لە بەدەمەوە چوون و کۆمەککردنیان. هەموو هەوڵەکان بۆ شیاندنەوەی جەستە و خستنەوە سەرپێی ئەم منداڵانەیە. ئەم گەچە خێرا وشکە بێتەوانێ کە بەکارێنن ئەبێ لۆکش لە ژێرەوە بێ بۆ بۆ نەخۆشانی کە عملیاتەکرێن. بەڵام ئەوەی ئێمە گەچەکە خێرایکەین یەکسەر لەکەین و لەسەر گەچەکە ئەبێ ئێمە کۆپی ئەو شتە بکەین کە بۆ مناڵەکە پێویستێتی گەچی تێەکەین گەچەکە وشکە بێتەوە لە مەنگەنەی ئەبەستین ئەبێ نەحتیکەین جوانیکەین بەو شێوازی کە پێشتر فەحسی چاودێری مناڵەکەمان کرد تا چەند قاچی ڕێگە بێتەوە یا دەستی ڕێگە بێتەوە یا ملی ڕێگە بێتەوە. ئەمانەش گەچیانەوە گەچێکی زۆر و نەحت و ڕێکردنەوە یعنی ئەگەر لەوێ گەچی بۆ بکەین دواتر بە مەواعید دێتەوە ئێرە لێرە مەشغوڵە بین پێوەی ئەبێ گەچی تێکەین وشک بێتەوە و دوای وشکبوونەوە دەستکەین بە نەحتکردن دوای نەحتکردن ئەبێ بیێنین
ئامادەیەکەین بۆی پلاسیکی بۆ نەرمکەین و لە فڕمە بۆی دروستکەین ئەم کەین و بینە تاوەکو جۆرە مەسنە دروست دەکەین هەفتەیەکمان پێچێ. ئێمە کارمەندەکانمان بەشی دارتاشخانەکە یاوەکو چەرمەکە کە بۆ کڵۆ دروست دەکرێت یان ئاسنگەرخانەکە ئەمانە ئەکرێ بەدیلیان هەبێ بەڵام بەشی سەرێکیەکەی کە پێوەترێ دروستکردنی مەسنەد ڕاگر پشتیوانی پلاسیکی کە دروستەکە بە داواکاری لەلایەن دکتۆر یان معالج طبیعی ئەمە بەشە زانستیەکەیەتی بەدیلی نییە ئەو ستافەی کە لێرە پێگەیشتووە یعنی ئەو کارمەندەی کە لێرە پێگەیشتووە بە دەورە پێگەیشتووە بۆیە ئەوەی کە لێرە بوو زیاد لە 12 کەسی تیا بوو ئەڕۆی چونکە ئەیزانی کە بەدیلی نییە نەخۆشکەوێ ئیجازەیەکی دوور درێژ وەرگێ کەسێکی نیە لە کەسێکی تر نیە لە جێگەکەی کار بکە من وەکو خۆم لە سەرەتاوە لە 98ەوە لەم مەجالێک کە کارەکەم بەڕاستی چووکە دەوراتی زۆرم بینیوە و ئیشەکە بە جوانیەکەم تێکەڵی خوێنم بووە بەس ئێستا تا حەدێ خەریکم بەهۆی تەمەنەوە خەریکە بێتاقەتم خەمیشی لێ خۆم لە بەرووی کە بەدیلی نییە. یەکێک لە کارەکان بۆ ئەو منداڵانەی کە قاچیان خوارە یان ئەنیشک و حەوزیان دەرچووە و ناتەواوە لێرە چارەسەر دەکرێن. ئەم چارەسەریەش بریتیە لە لەگەچنان. ئەم کارە پێویستە بە وردی ئەنجام بدرێت چونکە پرۆسەیەکی هەستیارە. هەر هەڵەیەک ڕەنگە ببێت بە هۆکاری لە دەستدانی قاچ یان زیان گەیاندن بە جەستەیان. ئەم کارەش بۆ ڕاستکردنەوەی قاچەکانیان ئەنجام دەدرێت. یەکێک لە ئامانجەکانی لە گەچنان بریتە لە دروستکردنی قاڵب و پاڵپشتی پلاستیکی. ئێمە تازە مناڵە بۆلدایک هەستمان پێکردوە هێناومانە بۆ ئێرە زۆر بە ڕێز و احترام و هاتوون بەدەممان و یارمەتیان ناوین و زۆر سپاسیانەکەین و دەستخۆشیان لێەکەین لەشیان ساغبێ و سەرکەوتوو بن یەخوا زۆر کاریان گرنگە و زۆر ناڕەحەتیشە بەس بەوەن گەربان بکرێت خوا یارمەتیان با و زۆر بە معریفەت و بە دەستخۆشیە دێن بەدەم نەخۆشەکان و سپاسیانەکەین. هەموو تەمەنێگێ بۆ لای ئێمە هەل لە سفرەوانێ هەتا 15 ساڵ ئێمە ئەیان بینین زۆربەی ئەو حاڵەتانەی کە لێرێ زیاتر شەلل دەماغە ئیفلیجی پەلەکانە چەند جۆرێکمانەیە شەلل دەماغ بەس بەعام هەموو جۆرەکان لە ژێر ناوی شەلل دەماغیان بۆ لای ئێمە هەموو تەمەنەکان وەگوتمان حاڵەتمان هەیە کە پێ قرژانی پێڵەن کڵەفوت تەنها پێیەکانی خوارە مناڵەکە پێویستی چەند جلسەیەکی عیلاج گەچ ئەوێ لەگەڵ ڕێازەکانە دوای ئەو پێویستیان بە قاڵب بەبێ وەرشەشمان هەیە کە لە وەرشە قاڵبیان بۆ کرێ ئێمە ڕۆژانە ئەو نەخۆشانە ئەبینینەوە ئەو مناڵانەی خوار تەمەن 5 ساڵە ڕۆژانە لێرە چارەسەری سروشتی چڕوپڕیان بۆ ئەکرێ 1 سعات لای معالیجێک ئەمێنێتەوە یعنی نەخۆشێ بۆ ماوەی 1 مانگ هەموو ڕۆژێگێت بۆ لای ئێمە ڕۆژانە 1 سعات خەریکی ڕێازە ئەبین بۆیان. ئەم دایکانە بە ئومێدەوە دەڕوانە ڕۆڵ و ڕێنمایی و ئامۆژگاری ئەم مرۆڤانە کە بوونەتە چەتر بۆ پاراستنی کەمەندامان. ئێمە وەکو بەشی خۆمان بەشی ئۆرتۆتیکس باز لە قاڵب و ڕاستکردنەوەی قاچی مناڵ ئەەکەین. ئیشەکە مەترسی زۆر لەسرە فڕنمان هەیە جیهازی گراندینمان هەیە هەمووی لەسەر لە شەو جەستەی خۆمانە وەکو بەڵام کاتێک کە نەتیجەیەکی جوان و دڵخۆشکەرمان ئەبێت بۆ ڕاستکردنەوەی قاچی مناڵەکە ئەوە بخۆی ئێمە زۆر دڵخۆشکەرمانەکە ماندووبوونەکەمان بیر ئەچێتەوە چونکە ئەم مەوادانەی کە ئێمە ئیشی پێەکەین هەمی مەوادی پیۆکسین مەوادی ژەهراوین پێمان خۆشە ئیش لەم مەجالەیە بکەین بۆ ڕاستکردنەوە و
نەتیجەیەکی جوان بۆ مناڵی کەمتوانە چونکە ئەوان لە چاوەڕێی ماندووبوونی ئێمە بۆ ئەوەی ئێمە ئیشێکی جوانیان بۆ بکەین سەبارەت بە قاڵبەکان هەموو کاتێک ئامانجمان ئیشی جوانە بۆ مناڵی کەمتوانە بەردەوام ڕۆژانە بێ وچان هەوڵە دەین. ئەوەی کە لێرە کارەکە بە جەستە هیلاکە بە مێشک هیلاکە حاڵەتی سەحی باش نییە ژاوەژاو سەری لێ تێکەیە بڕوات بێ هەمومان نەخۆشین من ئێستی زیادە لە بنی پێم دەرچووە پەنجەم لێرە شکاوە چاک بوومەتەوانێ پردەی گوێم دراوە بۆ هەمووی مەکائینە ئەو فرنەمان پلاسیجی کەتەیەکەی نەرمە بێتەوانێ مادەی ئیپۆکسی ژەهر دەرەیە ئەو ژارە هەڵیەمژینەوە ئێمە هەنجا تەپوتۆز و خۆڵی ئەو مەسنەدانەکە لە بەردەم ئەو مەچینانە یاوەکو تەختە دارتاش خەریکێتی خۆ دەزانی چی لێ بێتەوانێ ئاسن لە حیمەکە ئەو هەموو دووکەڵە ناوە ئەو جێگایە دروستە بێت ئەمانە هەمووی مەترسی دەست دەکەن بە هەنگاوەکانی دروستکردنی ئەو کەرەستانەی کە وەک چارەسەریەک بۆ ئەم نەخۆشانە دیاری کراوە. ئەم هەنگاوانەش زۆر بە وردی و زانستی و باوریاییەوە ئەنجام دەدەن. کارەکە زەحمەتە بەڕاستی کەسێکی شێوێ کە بەر لە هەموو شتێک بەر لە هەموو شتێ خاوەنی ویژدان بێ چونکە ئێستا من بۆ خۆم بیر لە مناڵەکانی خۆمەکەمەوە هەمیشە سوپاسی خۆی گەورە کە مناڵەکانم لەشان ساغە ئەگەر مناڵێکم خوانەکە بۆ شێوە بە کەواتە منە ئەبێ بە زەمیر ئیش بکەم ئەو مناڵەیەتە بەردەچم بە دڵسۆزانەیشی بوو. کارەکەیان زەحمەتی و مەترسی زۆری تێدایە. هەر هەڵەیەک و ناشارەزاییەک ژیانی ئەم منداڵانە دەخاتە مەترسیەوە. شارەزایی و زیرەکی ئەم پیاوانە وای کردووە چەندین منداڵ چارەسەری تەواوی بۆ بدۆزرێتەوە. هەمان شت ستافەکانی کەش مۆزەفەکانی کە کارمەندەکانی تر هەر ئەبێ بە هەمان شێون بەڕێزیش لێرەبی هەمان هەستە دەبێ بەرامبەر بەو نەخۆشانە هەبێ دڵنەوەی دایکیان بدرێتەوە کە لەگەڵایەتی دڵنەوەی باوکیان بدرێتەوە کە لەگەڵایەت دڵنەوەی نەخۆشەکە بدرێتەوانێ بۆ ئەوی لەگەڵ دڕابێ هەبێ دانیشی لەگەڵ ئەو مناڵە لەوانەیە ئەم کراسە سپی منە بینی ئەم سەدرێ سپی من بترسێ بەزەبێ من بچمە بەردەمی دانیشم باڵام بەقڕ باڵای ئەوی لێ بێتەوانێ بۆی لێم نێترسێ هەنجا بە زمانێکی شیرین قسەی لەگەڵا بکەم تاوەکو قەنەعەتی پێەکەم کارەکەی بۆ بکەم ئەوە زۆر زۆر زەرورە لای ئێمە. دوای ڕاهێنانکردن بەم نەخۆشانە و چاودێری و پشکنین لەلایەن ڕاهێنەران بڕیار دەدەن ئەو نەخۆشە چی پێویستە. ئەم پێویستیەش بریتە لە قاڵب بۆ ئەوەی شێوازی ڕێکردنی باشتر بێت و بگەڕێتەوە دۆخی ئاسایی. تاوان بەشی وەرشەکەمان بەشێکی سەرەکیە لە چارەسەری ئەو جۆرە نەخۆشانەی کە سەردانی ئێمە دەکەن چونکە ئێمە هەرچێ بۆ نەخۆشەکان بکەین لەوانەیە لە حاڵەتێکە یاخود لە کاتێکە پێویستی بە ئەو بەشە بێت بۆن من لە دروستکردنی پاڵپشت لە دروستکردنی ئەو قایشکەوە بۆ ئەوانەی کە مشکلی حوزیان هەیە یا لە دروستکردنی داشەق یا لە عارەبانە لەبەرەوە ئەتوانی بڵێ ئەگەر ئەم بەشەر نەبێت سنتەرەکە وەکو بینایەک وایە پایەکی نوقسان بێت ئەتوانی بڵێ بەبێ ئەم بەشە چالاکی یا خزمەتگوزاری سنتەرەکەمان ناتەواو دەبێت. ئەم دەرد و ئازارە تەنها دایک و باوکی ئەم منداڵانە لە زەحمەتی و ناخۆشیەکەی تێدەگەن بۆیە ئەوان بە ئومێدەوە دەڕوانە ئەم سنتەرە و ستافەکەشی. ئەو نەخۆشیانە زبماک هەیە لە حادسەوە هەیە تووشی نەخۆشیە بێ ئەمانە ئەنواعمانە ئەنواعی دایگنۆس هەیە دایگنۆز پێوتێ تەشخیصی نەخۆشی مەسەرەن هەیە تەشەوه لە دایکە بێ
قاچی خوارە پێڵێن پێقرژان کڵەفوتی پێوترێ هەیە کڵۆتی دەرەچێ لە دایک بێ لە عەزێتە درێ لە کاتی لە دایک بوونە هەیە لە دایکە بێ زگماکە مێشکی تاو نییە. لەم شارە ژمارەیەکی بەرچاو لە منداڵی ئیفلیج و خاوەن پێداویستی تایبەت هەن. ئەم سنتەرە هەموو ئەو نەخۆشانە لە خۆی دەگرێت. لێرە ڕێکار و چارەسەری باش دابین دەکرێت بۆ نەهێشتنی ئەو ئازار و دەردەی کە منداڵان و خێزانەکانیشیان بەدەستیەوە دەناڵێنن. هەیە سەری بچووکە دەماغی پێنەگەیشتۆ بە مەزبوطی هەیە سەری ئاوساوە سەری گەورەیە پێڵێن هایدرۆسیفاز ئەوەش هەرتەواو نییە هەیە چیز لە پشتی دروستە بێ لە عمودی فەقەریەوانێ پێ نەگەیەوە بە جوانی عمودی فەقەری چیز لە پشتی دروستە پێوترێت سپانە بەفیدا هەیە عمودی فەقەری خوارە هەیە لە حادسی سیارەوە دێت ئیتر ئەنواع هەیە ئەنواعی نەخۆشیە لە بواری عیلاجی طەبیعیە کە ئیشی بۆکرێ هەموو ڕۆکاتی سنتەرە. مناڵ کە لە دایکە بێ دایکی زوو هەستی پێەکە بۆ پاکێکاتەوە لە پاکردنەوە سەرەکە قاچێکی لە قاچێکی جیاوازە قێرای یێنێ بۆ خەستەخانە کە سەیرەکەن یا کڵۆتی پێ نەگەیشتووە سمتی یان دەرچووە ئەگەر پێویستی بە عملیات بێ عملیاتێکرێ وەکدی ئەگیرێتە گەچ ئەگەر پێویستی پێێنە هەیە پێویستی پێێنی یەکسەرێتە لای ئێمە لە چرم مەسنەدێکی بۆ دروستەکەن قاچی بڵاوەکەنەوانێ ڕانی لەگەڵ لاشەی لەگەڵ قەدیایە بێت لە 90 پلە ڕابیگیرێ هەردوو ڕانیشی پێکەوە هەرێ بێت لە 90 پلا ڕاگیرێ بۆ ئەوەی سەری کڵۆت بچێتوانێ سۆکێتەکەی خۆی بچێتەوە جێگەی خۆی 3 مانگ دکتۆر جاری وایە نەخۆشەکە 2 مانگی بۆ دایانێ 3 مانگی بۆ دایانێ چاکە بێتەوە لەو مەسافەیە طبعا نسبەتی نەجاح لەو مەجالەیە بۆ کڵۆتی مناڵان ئەتوانم بڵم لە ساانەوە پێنجەکە لە ساانەوە لە سا پێنجەکەی نەجاحەتی نەبێ ئەوە گەڕێتەوە بۆ ئیمالی دایکەکە خۆی. ئەو منداڵانەی دێن بۆ ئەم شوێنە دۆخی تەندروستیان ناجێگیرە بە شێوەیەک کا بەشێکی زۆریان ناتوانن دابنیشن یان پاڵکەون یان بەڕێگادا بڕۆن. جگە لەو کێشەیەش بەشێکیان کێشەی ئیفلیجی مێشک و جەستەشیان هەیە. بۆ نمونە سیپیەک ئەژنۆکانی لە نوشتانەوە ڕقە بێ ئەمە بەچی ڕایگرین ڕایچێ دایکی ئەڵێ لە ماڵەوە قاچێنێ بە ڕانیێوانێ ئەمە بێ ڕزگاری کەی لەو حاڵە کەواتە چی بۆ بکرێ بێ لە پلاستیک لەم بەشە مەسنەدێکی بۆ بکەی قاچی ڕێکرێتەوانێ مەسنەدەکەی بۆ دروستەکرێت لە ماڵ و ڕاکشێ پێوەی قاچی لە ناو مەسنەدەکایە بەڵام دایمە بێ وەرزشیش پێ بکرێت ئەبێ جەدوەلێکی خشتەیەکی کاتی جوانی بۆ دابنرێ بەپێی ئەم خشتەیەم دایکەم مناڵە بێنێوی بە لە بەشی معالج طبیعیەکان عیلاجی طبیعی لێ مانگانە بێ هەفتانە بێ وەرزشیان پێەکەن بۆی ماسوودەکانیان خاو بێتەوە جونگەکانیان خاو بێتەوە. هەموو بەشەکان بەپێی داواکاری فۆرمی تایبەت هەیە کە فیزیۆکە هەستەکە نەخۆشەکە پێویستی بە کورسیەکە یا بە قەرەوێڵەکە یا بە کۆرناڵ سیت هەیە یادا کورسیەکە لە شێوەی گۆشەیەکی نەختێداخرا و دروستەکرێت تا ڕابیگیرێ هەر جۆرێکی بێ دارتاشخانەکە بەپێی داواکاریەکە دەستەکە بە دروستکردنیان. مەچینەمان هەیە لە بەشی مەچینەی دەبڵی پێڵێن دارەکان داهێن بەڵام پێداویستەکانی دارتاشخانەکە لە بازار ڕاکڕێت. بەنسبەت جۆری ئیشی ئەم کارمەندانە لێ بە حقیقەت جۆری ئیشی ئەمانە ئیشێکی تایبەتە یعنی ئەو کەسانەی کە لەوێ ئیشەکەن ئەبێ بێژگەوە لایەنی زانستێکی یعنی بەشێکیشی هوەریە
یعنی ئەو کەسانی کە لەوێ دەکەوێت دەستی هۆنەریان هەبێت لە دروستکردنی ئەو قاڵب و لە دروستکردنی ئەو پاڵپشتوانە. دووهەم جۆری ئەمیشە ئیشێکی بێزگەوە یعنی ناهەی مێشک دیلاکەوێت جەستەیشی لاکەوی. یعنی زۆر جار بۆ دروستکردنی کەرەستێک چەند کاژمێرێک یان لەوانە چەند ڕۆژی خەریکی زۆربەی شەکانیان بە وەستانەوەیە. لەبەرەوە ئەم کەرەستانە ئەم جۆر کارمەندانە لە وەرشەیشەکەن ئامرازی لێ یا جیهازی لێ سەوتی هەیە، گەرمی هەیە، تەپۆتۆزی لێ، یعنی مەترسی لەسەر سەلامەتیان هەیە. زۆر جار ئەم منداڵانە پێویستیان بە چارەسەرە، چ لە قایش، عەرەبانە، کورسی تایبەت و لە گەچنان و چارەسەر بە ئاو. ئەو کارانەی کە ئێمە لێرە ئەیکەین ئەو دکتۆرانەی کە داوایەکەن بۆ حاڵەتی سیپی و شەلل دماغ. شەلل دماغ عیلاجی نییە، 24 ساعت لە جێگایە کەوتووە. ئێمە شتێک دروستەکەین بۆ ئەم ماڵەکە ئیسپادەی لێ بکە بوێسێ لەسەر پێی خۆی. ئیشی یاسینگەریەکەین بۆ حاڵاتانەی کە شەلل دماغیان هەیە، حاڵەتی سیپیۆیان هەیە، ئەو منداڵانەی کە کەمەندامن ناتوانن بجوڵێنە جێگایە 24 ساعت لە جێگایە کەوتون. ئەمانە ئیشی من لێرە بۆ ئەو منداڵی کە نێڵم لە جێگایە بکەوێ. ئەمەیە بوێسی ئەو منداڵە لە وەکو ئەو خەڵکە. هەموو جۆرە منداڵی ینی هەموو جۆرە نەخۆشی سیپی بۆی دروست دەکرێت چونکە سیپی ناتوانێت لە تەوالێتە دانیشێ بۆ نمونە ناتوانێت مەسەڵەن بە تەواوی بپێ بڕوە بتوێت تەمرینی پێ بکەی پێویستی بە پەرەڵبارسی ئاسنگەرخانەکە هەیە. لە تایبەتی سیپی لە دارتاشخانە زۆرترین شتیان بۆ دروستکرێت. سیپی وایە لە ماڵەوە ناتوانێت بخوێ هەڵە سوڕێ دەستی جوامانە پێڵێن سیڤیرەکە هەرە خراپەکەیانە هەرە خراپەکەیان پێویستی بۆیە کە ڕاگیریکەی قەرێوەڵی تایبەتی بۆ دروستەکە کە لە ماڵەوە لەسەری ئەخەوێ. ئەم پیاوانە کارەکەیان دەبێتە هۆی بەخشینەوەی ژیان و وا دەکات چێژ لە تەمەنی مناڵیان ببینن، جەستەیان تونند و تۆڵ دەکەنەوە و دووبارە بە کۆمەڵگەیان ئاشنا دەکەنەوە. تەوانێ من بەشێکی دارتاشین گەرین ئەو مناڵانەی کە نوقسانن مەسەن لای دکتۆر ئەچێ بە لای دکتۆرەکە لە لای دکتۆرەکەەوە ئەچێ بە لای ئیلاج تەبیعەکان لە ئیلاج تەبیعەکانەوە ئۆدەرێکمان بۆیێنن ئەم مۆدەرانە لەسەر ئەمە ئێمە قیاسی مناڵەکانەکەین. تەبان ئەمانە گرنگە ئەمە بۆ هەموو ئەما بێ دروست کردە ئەمە شتێ نییە بڵێ وڵا شتێکی خڕێنم لە ماڵ و دایانم و مناڵەکەی لەسەر دانم لەبری مناڵەکە تێک نەچێت لەبری ئەزیێت زیاتر نەکێشێت ئێمە ئەمەی بۆ دروستەکەی ئەم ڕۆڵە بە قیاسی ئەوە مناڵەکە هەم ئیسفادەشی لێکە و هەم زوو چاکە بێتەوە بەزەکە مناڵەکە ئیهمال کرد بۆ نەکە لەم کەرەسەیە زوو چاک نابێتەوە لەوانەیە تووشی ئازاری کە بێت لەبەر ئەمە بەنسبەت ڕۆڵەکەەوە تەبەن کلفەیەکی زۆری ئەوێت لێرە ئەشیاکانمان بۆ ئەکڕن بە ژێری پێویست ئێمە دروستیەکەن لە ماوەی 2 ڕۆژە بۆیان تەواوەکەین. ئەجا هەر ئیشەکان ئاسان نیە دەربڕینە بلۆک بڕینە قیاساتە دوایی ئیسفنجەکرێ دوایی تەکلیفی چەرمەکرێ هەنێ قیاسەیە بۆ یاخشی تیەکەوێت. ئەجا لەبەر اینجا کورسی مێزمانەیە بۆ مناڵانی کە ناتوانن دانیشن. ئەو کاری کە ئێمە یکەین هەم بۆ نەخۆشەکە چاکە بێتەوە هەم ئیسفادەشی لێەکە لەبەری توش نەتوشی عملیاتە بێسبێنیە نەتوشی شتی کەشە بێت لەبەر ئەوا بێت بەشفایە بۆ ئەو مناڵ.
ئەو کارمەندانی کە لەوێ ئیشەکە بێژگە ڕات بکەیان مەترسی وەکو پێمەتی لەسەر چاویان لەسەر پشتیان لەسەر ژمگەکانیان لەسەر هەناسەدانیان تەپۆتۆ زوانی لێ ئەو شتێک کە پێوەترە خۆتۆرە بە حقت بۆ ئەمانە تا ئێستا سەرم نەکراوە دەبەرەوە داوا لە حکومەت دەکەین داوا لە لایانی پەروەندیدارەکەین کە ئاورێک لەم کەسانە بداتەوە کێشەی ئێمە لەم کەسانە یاعین ژمارەیەکی دیاریکراوەیە لەم کەسانە ئیسا ئەوەی کە ئێمە هەمان لەم کارمەندانی وەشە ئەگەرم کارمەندانە مەسەرەن بە حکمی بەتەمەەن بوون یعنی تەقاوت بن یا خوخوانەخوازێکیان بەهۆی گرفتێکەوە تووشی مشکلێ بێ نەتوانێت ئێمە بەدیلمان نییە بۆ ئەم کارمەندانە. دیاری بەرنامەی سەربازی ون لە کەناڵ 24 پێشکەشە بەو ستافە ماندونەناسی کە لە بەشی وەرشە کار دەکەن بۆ گێڕانەوەی هیوایەک بۆ ئەو منداڵانەی کە سەردانی سنتەرەکەمان دەکەن بە هیوای بەشداریکردنەوەی ئەم منداڵانە لە ژیانی ڕۆژانیاندا و ئەم دیارە پێشکەشی کاکسەکیەوە دەکەین کە لێبەرسای بەشەکان.